بەڵێ لەسەر هەڵبژاردننی پێشوەختەی عێراق گفتوگوی زیاتر دەکەم بە میوانداری بەڕێز سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق. بەڕێز سەربەست شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. ئەوەی کە هەیە باز دەکرێت کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق ئەنجام بدرێتەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا پێتان وایە هەموو لایەنە سیاسیەکان لە عێراق لەسەر هەموو شتێک ڕێککەوتون تەنها یاسای هەڵبژاردن ماوە لەسەری کۆک بن؟ سپاس بۆ ئێوە بۆ بینەرەوەی بەڕێز. هەڵبژاردنەکانی پێشوەختی عێراق بڕواناکەم لەو زوانە بکرێتن و بڕواش ناکەین کە لایەنەکان بڵێن ڕێککەون لەسەری ئەوەی ئێستا قسەی لەسەر دەکرێتن زیاتر هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانە کە متوقع لە ئەخێری ساڵی بێتن بکرێتن و بە تەسەوری من ئەمە دەبیتە وەک پرۆڤەیەک ینی لایەنە سیاسەکان چنە ئەوانەی ئیتاری تەنسیقی بن یان باسکی سەدری بن یان هەر لایەنێکی دیکە بیت کە تاقی خۆیان تاقی بکەنەوە. بەڵام لێرە چەند کێشەیەک دێتە پێشەوە. کێشەی یەکەم ئەوەیە خودی یاسای هەڵبژاردن کە دەیانەوێت دیسە هەموار بکەنەوە و بابەتی کۆمسیۆنیش ئەم کۆمسیۆنە لە ئەخیری ساڵی 2023 ماوەکەی تەواو دەبیت واتە ئەگەر لە ئەخیری ئەو ساڵە هەڵبژاردن بکرێتن پەیوەستە بویان تەمدید بکرێت ئەگەر هیچی نەبیت بۆ 6 مانگ ئەگەر نە بێن گۆڕانکاری لە خودی دەستنیشانکردنی بڵێن کۆمسیاران بکرێتن ئەو کاتە بە تەسەوری من زیاتر تاخیر دەبیت. ئەمەی پێشوەخت کێشەکانی زیاترە چونکە سەدریەکان واز ناهێنن ئەم سیستەمە بگۆڕدرێت و ئەگەر سیستەمەکەش بگۆڕدرێت بە تەسەوری من دیسان یان دەگەڕێنەوە بۆ شەقام و وە کێشەکان دەست پێ دەکەنەوە. بەڵێ کاک سەربەست ئەوەی کە ئێوە دەیبێنن لە عێراقدا کێشە ململانێ سیاسیەکانە یاخود یاسای هەڵبژاردنە؟ نەخێر بە تەسەوری من کێشەی هەمویان ئەوەیە بڕوایان بە دیموکراسیەتی ڕاستەقینە نییە، بڕوایان بەوە نییە کە ئەنجامەکان وەک خۆی قبول بکەن بۆیە هەموو جارێک دەست دەبەنە یاسای هەڵبژاردن. ئەم یاسای هەڵبژاردن هەگەر کەم و کورتیشی تیابێ بەڵامەوە گۆڕانکاری تەواوی کرد. یاسای پێشش هیچ کێشەی گەورەی تیا نەبوو. بە تەسەوری من لایەنە سیاسەکان نازانن تعامل لەگەڵ سیستەمە هەڵبژاردنەکان بکەن بۆیە کە تەڕەفێک سەر دەکەوێت و تەڕەفێکیش دەنگەکانی کەم دەبێ یان کورسەکانی کەم دەبێ وای دەزانیت کێشەکە لە سیستەمی هەڵبژاردنە. بە تەسەوری من کێشەکە لە بەڕێوەبردننی وڵاتە کە تا ئێستا هیچ بۆ خەڵکێک نەکراوە کە تا ئێستا گەندەڵی زۆر هەیە تا ئێستا کێشە هەیە کێشەی ئەمنی هەیە کە تا ئێستا خزمەتەکان نییە بۆیە خەڵکەکان بڕوایان بۆ سیستەم. بەڵام کاک سەربەست تەواوی ئەو کێشانەی کە تۆ باسییانەکەی نەماوە لە عێراقدا بە یاسای هەڵبژاردنەوە هەڵیان واسیوە بۆچی؟ نا ئەمە حقیقەت نییە. یاسای هەڵبژاردن بەشێکە لەو کێشانە. ئەگەر ئەو حکومەتەی ئێستا یانی پێشوش خزمەتی خەڵک بکە هیچ گرفتێک نەبووە، پارەیان لەبەردەستە و هەموو شتێکیش ئەتوانن بیکەن بەڵام کە خزمەت نەکەن و گەندەڵی هەبێت ئەمە کێشەکەیە. بوویە خەڵکەکە ڕژاوە لەسەر شەقام، بوویە خەڵکەکە بڕوای بە پرۆسەی سیاسی نەماوە بۆیەش دەبینین ڕێژەی دەنگدان کەم بووە. ئەمەیە ئەگەرەکان. ئەمە ئەوەی دیکە هەمووی ئەگەری لایەکینە و تەنیا ئەوانەی کە لە بڵێن لە پرۆسەی سیاسی نەباسی لێ دەکەن تا بتوانن یانیش تا تەختیەی فەشەلی خۆیان بکەن زیاتر. بەڵێ کاک سەربەست ئەگەر یاسای هەڵبژاردن هەموار کرایەوە دەگەڕێنەوە بۆ یەک بازنەیی عێراق یاخود نەخێر هەر فرە بازنەیی پەیڕەوەکرێ لە هەڵبژاردنەکاندا؟
دەمێک عێراق فرە بازنەیە بەڵام بازنەکە باسی لێ دەکرێت ئەوەی پێشان یان 2010 عفو 2021 ئەمە بوو کە هەر پارێزگایەک کردە چەند بازنەیەک پێشان هەر پارێزگایەک خۆی هەمووی یەک باز نەبوو واتە پێشان عێراق هەژدە پاز نەبوو پاشان بوو بە 83 وەتەسەوری من ئەم سیستەمە خراپ نییە بەڵام ڕێگای تریش هەیە خۆوە توانن هەموو عێراق بە ڕێژەی 20 بکەنە یەک بازنە و ئەوەی دەمێنیت هەر پارێزگایەکیش بکرێتە چەند بازنەیەک بەو سیستەمەی کە هەلبژاتنەکە لە 2021 پێکرا بە تەسەوری من سیستەمێکی هەلبژاتن بڕوان ناکەم ڕازی بن ئەوەی ئەمن دەزانم زۆربەی هەرە زۆریان دایانەوەی هەلبژاتنەکانی پارێزگاکان بکرێن و پارێزگاش بکرێتە یەک بازنە و دوای ئەوە بزانن ئەو یاسایە تەطبیقیش بکرێتن بۆ هەلبژاتنەکانی ئەنجومەنی نوێنەران بەڵام لێرە هەنێک چەند لایەک دژی ئەم کە باسکە سەدرریەکان لە پێشەمیان دژی ئەو پیلانن یان ئەو پلانن. بەڵێ کاک سەربەست وا بڕیارە لە ماوەی ساڵێکدا هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجام بدرێ پێشببینی چیەکەن بۆ هەڵبژاردنە ئێوە سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بوون. ئەو هەلبژاتنە ینی دەبێ بکرێتن چونکە عێراق وڵاتێکی لا مرکزیە لەم مادەی 16 دستوری بە وازەحی هاتووە کە عێراق لە پارێزگاکان و لە ئەقالیم پێک دێتن واتە ئەو هەلبژاتنە کە نەکراوە بە تەسەوری من بەعەمدی نەکراوە لە 2010 هیچ ئەگەرێک نەبوو پاساوێک نەبوو کە نەکرێتن بەیوە کە هەلبژاتنەکانی یان ئەنجومەنی پارێزگاکان نەمان هیچ مؤشەرێک نییە کە گەندەڵی کەم بووە کە خزمەتەکان لە چەند پارێزگایەک نەبن وەک مۆسڵ و ئەمبار نەبیتن ئەوانی دیکە خزمەتەکان هەروەک خۆیمانە گەندەڵی هەروەک خۆی مایە بۆیە بە تەسەوری من ئەمە زڕورە دەبێ بکرێتن و ئەمە بە زۆر شوێن محەلی بەڵێ بربەستەکە دووشتە ئەوە یاساکەیە کە مەفرۆزە سیستەمی 2021 سەر بە پارێزگا تەطبیق بکرێت و وادەی ئەو عمری کۆمیسیۆنیش ئەگەر تەمدید نەکرێتەوە و ینی وادەی هەلبژاتن لە مانگی دەبێ یان 11 بێ احتیمال ئەوەش دەبێتە کێشەیەک بوویە ئەگەر ئەو دوو خاڵە دەستی لێ بدەن بە تەسەوری من لە ساڵێک ئەنجام نادرێت و دەچیتە ناوەندی 2024. بەڵێ بەڕێز سەربەست مستەفا ئامێدی سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سوپاس بۆی کە بەشدار بووی لەگەڵمان.